هێزی ئیرادە دەرهاوێشتەی ئەزمموی شخصیمانە لە بە تێپەڕبوونمان بە نەخۆشی شێرپەنجە. گەرچی تێڕوانینێک هەیە ئیمڕۆ لە دنیادا بەداخەوە دەوترێت شێرپەنجە واتا مەرگ. ئێمە لێرە ئیمڕۆ کۆبووینەتەوە بۆ ئەوەی کە ئەمە بسەلمێنین کە شێرپەنجە هەرگیز یاخود بە شێوازێکی تر بڵێم مەرج نییە یەکسان بێ بەگیان لە دەستدان و بە مەرگ. پێویستە کەسوکار و کەسانی نزیک لە نەخۆشەکان بزانن چۆن مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشە دەکەن. خەڵکانێکن گوزارشکردنیان بۆ نەخۆشەکە خۆی لە خۆیدا ڕوخێنەرە، نازانێت چۆن تعبیر لەوەی کە چی بکە بەرامبەر ئەو بۆ نەخۆشە. بۆیە لەم کتێبەدا ئاماژەیەکی باش و ئەکتیڤی تێدایە بۆ ئەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ نەخۆش بکرێ، چۆن ئەو قۆناغانە تێپەڕێنرێت. هیوادارم نمونەی ئەم کارە پیرۆزەی کاک بەختیار کردوێتی بەردەوام بێت و ببێ بەوەی کە هەموو کەس چاولێکەری هەبێت لەسەر ئەم بابەتە، چکە دڵنیا بە کولی کتێبێک یان هەر کتێبەکە ئێمە لێرە ئەم بەخشیوێتی پێمان کە دەیدەین بە نەخۆش ڕەنگە بەقەدەر ئەو چارەسەرەی کە لەلایەن پزیشێکی وەکو دکتۆر داناوە یاخود هەر پزیشێکی تری ئەم نەخۆشخانەوە دەنووسرێ بۆ نەخۆشەکان سوودی هەبێت و ئەمە بە شێوەیەکی زانستی سەلمێنراوە ئەو تیمەی کە بەرپرسە لە پێدانی چارەسەر یاخود سەرپەرشتیکردنی توشبوویەکی شێرپەنجە یان هەر جۆرێکی تری نەخۆشی کە شێرپەنجەی خوێن بە یاخود گرێڕەقەکان بێت، یەکێک لە ئەندامەکانی ئەوەیە کە دەبێت پزیشکی دەرونی بێ و چارەسەرکەری دەرونی تێدا بێت. ئەمەش ئەو ڕاستێ دووپات دەکاتەوە کە توشبوانی شێرپەنجە هەتا لایانی ئیرادە و لایانی دەرونیان جێگیر و بەرز بێت، بێگومان سوود وەرگرتن لە چارەسەرەکە باشتر دەبێت و ئەگەری چاکبوونەوەیان باشتر دەبێت.